کاک دکتۆر وەکو خۆ دەڵێ ئیتر بە ئەمە دوا دەرفەت بێ ئەگەر جارێکی کە منی بینی لێی بیستم یەکێک بۆی باس کرد کەسێک ناوی بردم وتی شتێکی وا ڕووی یاوەتەوە چی ئەوێت بەرامبەرم بیکە بەست خوا بە ئەیتر تەواو با نەگاتە ئەوەی کە ئەیتر من لە ماڵ و مناڵ و تەلاق و ئەو شتان باشە کە تۆ مناڵەکان ئەوە خۆشەویست بۆم خیانەتەوە کرد کاکەجیان بۆ جارێ دوو جار سێ جار دووبارە و کردوێتەوە وەڵا زین چۆنە هاتون جان کولسوم خان مناڵ لە بینتانە هەیە ئەمیش ینی وەکو چۆن دەڵێ عەرە بەڵێن هیات ینی گەشتوتە حاڵەتی و هەرەسیە ناوە بە قسەکان یا دیارە و قورعانیشی خواردووە قورعان خواردن قورسە خوشکی منە بێ ئاگال لەوە بێ قورعان کەلام قسەی خوایە بخوا هەر کەسێ بە درۆ بیخوا ئیتر مەگەر خوای بزانە چی بەسەریە ئەگەر لەم دنیاش دەبێت لەو دنیا لە ئاگری جەهەنەما دێت شتێکی ئەمەگە ئاسان نییە ئەوەڵێ قورعانم بۆ خواردو جارێکە دووباری نەکەمەوە وەڵاهی بە بڕوای من و حاڵەتی واشە بووە من بۆم ڕوون کردیتۆ چاک بووە بە بڕوای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ لەبەر کەس نا لەبەر خاتری خوا لەبەر خاتری مناڵەکانم و ئەگەر دوای ئەو دەرفەتە هەر شتێکی تری کرد واللهی من یەکەم کەسم یم بۆ دادگا وەکو شاید لە دژی وعد بێ و لە منی وەرگرە چەند کەسی تریشی بۆیانین ئەو کاتە کە ئێمە هاتینە دادگا و کە پشگیری تۆمان کرد و هەموو ئەم ڕابردوویمان باس کرد و هەموو مافەکانی خۆت وەرەگری و هەموو ئەرکێکەوێتە سەر ئەو مناڵیش لای خۆتە بێ بەڵام نابانەگاتە ئەوە من خاتونجام ناتوانم تۆ ناچار بکەم یا من نامەوێت تۆ قەناعەتت هەبێ بە قسەکانی من دەبەرەوەکەویتە ژێر تەئسیری قسەکانی من هەبێ قەناعەتت هەبێ و لە مێشکیشەوە لە بە ویژدانیشەوە قەناعەتت بەوە هەبێ چکە دوایی ئەگەر بێت و پەشیمان نەبیتەوانێ ئەگەر دەرفەتێکی تری بیتێ من تەسەوورەکەم ینی لە بەرژەوەندیتانە چکە تۆ بیر لە چی بکەرەوە کچی من بیر لەوە بکەرەوە تۆ لەو لاوە جیابیتەوە بە دووسێ مناڵەوە تر لە خانوویەکە ئاژی شووەکەیتەوە جەنابە گەنجی ینی قابلە بە دیارە مناڵانەوە دانیشی ئەگەر داش بنیشی ئەی باشە کەس و کارە توانیان هەیە تۆ بەخێوکەن ئەی ئەم پیاوە ئەگەر خوا نەخواستە تووشی شتێکی تر بوو هەر باوکی مناڵەکان نازانم ینی دەرئەنجام باش نییە ئەگەر بتوان ڕاستە درست کەوتووە جەنابە دەڵێ گەر شتێ درزێک کەوت پڕکردنەوە بەڵام هەیە ئەو زۆر کەسی شەیە هەڵی کردووە ولی بوراون و فعلا هاتوۆتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی جا بە بڕای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ وەبزانم بە بەرژەوەندی خۆت و مناڵەکانت تەواوە بێ ئەوی ئاخ قەراریشە لای جەنابتان بڵێ کاک دکتۆرجیان لای حاکم ئەڵێ تەعاودی بۆیە لای مەلا ئەڵێ تەعاودی بۆیە لای پیا معقوڵ ئەڵێ تەعاودی بۆیە چی ئەو پێ باشی ئەزانێ لە هەر شوێنێک ئەو ئێڵێ من لەوێ لەبەر چاوی هەموو خەڵکێکا سوێنی بۆ ئەخۆم کە من جارێکی تر نە هەڵە ئەەکەمەوە و نە دووبارەشی ئەەکەمەوە و نە جارێککە نزیک ئەەکەمەوە و ئەو هاوڕیانشم نانەتەوە ئیتر جارێکی کە ڕەفاقەتی ئەوانیش ناکەمەوە بەڵێنی شێمێ لە جاران باشتر بیژێنم لە جاران باشتر خزمەتیکەم لە جاران زیاتر ڕێزی بگرم پێڵاوەکانی خەمە سەرسەرم بەس بانەگاتە تەلاق تەواو باشتر چۆنە کار قادر بە یەک شتە پێ بڵێم بۆ تۆ بۆ هەموو بینەرانیش بۆ هەموو پیاوانی کەوەکو تۆ بیرەکەنەوە باشە دووشت لە دنیاە ئینسان سووکەکە و بەدبەختی دنیا و قیامەتێکە یەک پارە دوو جنس پارە ئەگەر خیانەت بکەیت و دزی بکەیت و ئیفلاسی و چیوەی گەندەڵی بەدوایە ئەمە ئینسان سووکەکە چە حەزەتی مەسیحم لەموو جاری دووبارەیەکە مەقسێکی زۆر جوانێڵێ بە چیە هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی دووەمیش مەسەلەی جنس و تەسلیم بوون بە غەریزەکان وەکو ئاژەڵ و کەوتنە ژێر کۆنتڕۆڵی غەریزەکان و بێویژدانی و ئەمەش جا بۆی لە کودەوای ڕەحمە لە باو باپیران من بەگاڵتە نیانتوە دزی و بۆشایی هەمومان نەزانین مەبەستیان چییە یعنی لەبەرەوە بەداخەوانێ بەداخەوە تۆ نەوتوانیوە ئەگەر ئەزین چۆنە ئێستا جەناب شتێکەوە دوتێ نامەکان سیرکە و نازانم خیانەت نییە قوربان گیان کە باسی ناپاکیەکەین تۆ بەس تەلەفونێک بکەی بەس مەبەستێکی خراپە لە دوایە بێ و نامەکان وشەی وای تایە ژن و پیاو بەیەکتی ناڵێن مانای ئەچێتە خیانەتەوە و خیانەتە لەوە نییە تۆ تعدای لێ بکەیت و زینا بکەیت هەر خیانەتە دزی دینارێک بدزیت و 1 میلیارد بدزی هەر مەبداەکە دزینە قانونەکەی گرێتەوە جەنابیشە تاوانە کردووە خیانەتی کردووە ناپاکی و کردووە بەڵام لە خۆشبەختیە پەشیمانی ئێستا گەشتوویتە حاڵەتێ
کە نەبووە ئەوانە بکرێن ئیتر بیان و هێنیتەوە ئێمە بەشەر وایە کە غەڵەت یەکەین پاساوێنینەوە مەسئولیەتەکە لەسەر خۆمان لابین توی خیتە سەر برادری خراپ و ئەمە ئەوانە هەرچەنگ ئەوانە شەفاعەت بۆ ئینسان ناکەن